ئەمڕۆ بایکۆتی دانیشتنەکەی پەرلەمانمان کرد و ئێمە وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان قەناعەتمان وایە دەبێ پەرلەمان شوێنی شەڕکردن بێ لە پێناو خەڵک، شوێنی داکۆچیکردن بێ لە مافی خەڵک، شوێنی باسکردنی بودجە و ژیان و قوتی هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ. بەداخەوە چەندین جار سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە هەمیشە ڕێگریان کردووە لەوەی کەوە ئێمە قسەی خەڵک بگەێنین، قسەی دڵی خەڵک بگەێنین، کێشە و گرفتی هاوڵاتیان لەناو پەرلەمان باز بکەین، بەردەوام مایکەکانیان بەڕوودا کوژاندینەوە. بۆیە ئەمڕۆ لە پەرلەمان ڕامانگەیان کە ئەو بڕیارەی ئێوە داوتانە بە پشتبەستن بە پەیڕەوی ناوەخۆی پەرلەمان کە مادەکانیشم بۆ سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی باس کرد، ئەم بڕیارە بڕیارێکی تەواو نایاساییە. بەداخەوە پەرلەمان شوێنی دەرکردنی یاسایە، بەڵام لە ناو پەرلەمان یاسا پێشێلەکرێت کە ئەمە جێگای داخە. مادام پەرلەمان یاسا پێشێل بکە نابێ گلەی لە مؤسساتی تر بکەین کە بۆچی یاسا پێشێلەکەن و یاسا جێبەجێ ناکەن. اینجا باسمان لەوە کرد ئەوەی کەوا بەڕێز دکتۆر کازم کردی جۆرێکە لە ناڕەزایی احتجاج، ناڕەزایی دەربڕین لە پەرلەماناتی دنیاش ئەمە هەیە و شتێکی ئاساییە. ئەگەر تۆزێک سەرۆکایەتی پەرلەمان و ئەم دەسەڵاتە باوەڕی بە دیموکراسیەتە بێ، نابێ بەو شێوەیە مامەڵە بکات، بەو شێوەیە تەقەبولی جۆرێک لە ناڕەزایی دەربڕین نەکات. چونکە ڕەنگە ئێوەش دەزانن کە لە پەرلەماناتی دنیا شێوازی خراپتری شەیە بۆ نەڕەزایی دەربڕین، چونکە ئێمە قەناعەتمان وایە مادام نوێنەری خەڵکین، مادام خەڵک متمانەی بە ئێمە داوە، بۆ ئەوەی متمانەی بە ئێمە داوە دەنجی ئەوان بگەینە پەرلەمان، لە ناو جەلسەکان لە ناو دانیشتەکان باسی ئەوان بکەین. سەرۆکی پەرلەمان دێت لێرە خۆی بەریەکە لەوەی کە دەڵێ موچە لە پەرلەمان نییە، پەرلەمانتاران بۆ باسی موچەکەن لە ناو پەرلەمان. ئێمە دەڵێن بەڵێ موچە لە پەرلەمانە. من لە ناو پەرلەمانی کوردستان پەیڕەوەکەم بەرز کردەوە، وتم مادەی 16 مادەی 18 مادەی 57 کە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی و سەرۆکی پەرلەمان و ئەو شێوازانەی دیاری کردووە لە هیچ یەکێک باس لەوە نەکراوە کە پەرلەمانتار ئەگەر ناڕەزایەکی دەربڕی بە دڵی سەرۆکایەتی پەرلەمان نەبوو پەرلەمانتارەکە بێبەش بکرێت لە دانیشتەکان و نەهێڵێ بێتە پەرلەمان. یعنی ئەمە تاکیدمان لەوە کردەوە پەرلەمان مڵکی کەس نییە، مڵکی هیچ حیزب و لایەنێکی سیاسی نییە، مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، مڵکی خەڵکە. نابێ هیچ کەسێک بۆ مەرامی سیاسی بۆ جێبەجێکردنی بەرژەوەندەکانی خۆی بەکاربێنێ. بۆیە ئەو بڕیارەی سەرۆکایەتی پەرلەمان بەداخەوە شوورەیە بۆ پەرلەمان، بڕیارێکی تەواو نایاساییە.